مامۆستایەکی ئاینیە و تیمەکەی ئامادە کردووە بۆ یاریکردن لە خولی گوندەکانی هەورامان. جاری وا بووە قورئانم لەبەر بێ سام و قورئانم لەبەرێ بەس کاتێ ئیتر حەزی وەرچم یێ قورئانەکە داخەم بە لەبەرێ خوێنم یەکسەر یەم بۆ ساحە لە مۆندیال یا مامۆستا عەبدولمەلیک سەرگەتی تەواوی قورئانی پیرۆزی لەبەرە و لەگەڵ ئەوەی مامۆستای ئاینیە وەرزشکارێکی بەتوانایە هەندێک کاتیش لە یاریەکاندا یاریزانی سەرەکیە. 1970 کاتێک کە دایگیراین لە سەرگەت بۆ ئەردوگا زۆرم لێ خولماڵ تا ئێستا بەردەوام لە یاری لە 1970 من لە ساحە و گۆڕەپانم و مامۆستاکان کە کاتێک قورئانیان پێوتین لە مزگەوتە تیپێکیشیان بۆدا ئەنێن لەگەڵ قورئان خوێندنە بۆ نمونە ئەیانوت هەفتەی دووجار قورئان لەبەرکردنتانەیە بەڵام پێنجشەمانیش لە ساحە یاریتانەیە ئەو کاتەوە سوپاس بۆ خواوەکو ئێستا نەبوو هەتۆ پێکی لاسیک و یاریمان پێکرد و حەز و خولیای خۆمان لە ساحە بەڕێ ئەکرد لەگەڵ قورئان خوێندنە ئەو مامۆستا بەڕێزانە دەستیان کردین لە خولماڵ لە هەڵەبجە هیچ شەهید لە سیروان لە زەڕایەن لە هەڵەبجەی تازە هەموو خولیای ئێمە وەرزش بوو لەگەڵ مزگەوتە. لە خولی گوندەکانی هەورامان کە تیمی ئاوایی ڕۆستەمبەگ سەرپەرشتی دەکات یاری گوندەکانی سەرگەت و گەچەنە بەڕێوە چوو لە کەشێکی تەواو کەلتوری و گەڕانەوە بۆ ڕابردوو لە یاریگای خۆڵ یاریەکان بەڕێوە دەچن. تایمی یەکەمی یاریەکە گۆڵ تۆمار نەکرا بەڵام تایمی دووەم تیمەکەی مامۆستا عەبدولمەلیک گۆڵێکیان تۆمار کرد و بۆ قۆناغی داهات و سەرکەوتن. وەڵای ئاسمان خراپ نەبوو بەس دیوەکارەکەیەوە تۆزێ لاوازین نەبوونی لیاقەیە ئێمە لەوە چێ مانگی یەک یاری بکەین نەبوونی خولێکە بۆ ئەم تیپانەی خوڕماڵ یا بۆم یاریزانەکانی خوڕماڵ نەکردنەوەی خولێکە کە ئێمە تۆزە لیاقە پێیاکەین یان نەبوونی ڕاضەیە تر هۆکارەکان ئەوانن ئەم یاریەمان یەک بە هیچ بردەوە وەیلەکانی داهاتوو بەرامبەر تەپەتۆڵەکە یاریەکەین هیوادانی بیبینەوەویش برام سەرەتا بەناوی خوا یاخوا بەخێر بێن بۆم دەورەی لادیانەی هەورامان ساڵانە یەکجار لەم لادێ ئاوایی ڕۆستەمبەگەم دەورەیەکرێتەوە دەورەیەکی زۆر خۆش زۆر بەچێژە پڕ بە هاندەر زۆرێک لە نادیەکان هەرگیز ئەوەنە هاندەریان نایەت ئێمەش ئەلحەمدوللا یاری پێش و خوا مۆفەقی کردی مەزەم یاریە تەقریبان تر خێر لەوا بوو کە ئێمە مۆفەق نەبین و لە دەورەکە ماڵاوایمان کرد. ئەمە سێم ساڵە خولی گوندەکانی هەورامان دەکرێتەوە. 18 تیپی گوندەکانی ناوچەکە بەشداریم خولیان کردووە و یاریەکانیش لە کۆتایی نزیک دەبێتەوە. ئەوەی زیاتر خۆشی و جیاوازی لە ناو یاریگاکە دروست کردووە کۆبوونەوەی یاندەرێکی زۆری گوندەکانی دەوروبەرە لە یاریگاکەدا. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام گوندی ئاوایی ڕۆستەمبەگ لە هەورامان.